پەرلەمانتەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەیەنن لە کاتێکدا لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژەی یاسای بودجێی عێراق کراوە کەسی وەفدی حکوومەتی هێرێم سەردانی بەغدای نەکردووە. سەبارەت بە یاسای بودجە ئێستا خوێندنەوە یەکەمی لە پەرلەمانی عێراقی بۆ کراوە دەبوایە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان پێش ناردنی ئەو یاسای لەلایەن حکوومەتی اتحادی و بەغدا سەردانی حکوومەتیان بکردایە لە بەغدا و دانیشتنیان بکردایە چونکو لە ساڵانی پێشووتر پێ 4 ساڵەمە پێش ئەوە بوو بەڵام بەداخەوە ئێستاکە هەرێمی کوردستان پێچێ متمانە یان سیقەی نەبێ بەو موازنەیە کە ئێمە پێمان وایە چارەسەری کێشە ئابوووریەکان و بودجە و موازنە و موچە لە یاسای بودجەی عێراقەوە دەبێت دەست پێ بکەین بەڵام دیارە لە هەرێم ڕای جیاواز هەیە بیرکردنەوەی جیاوازەیە. دیارە پێشتر اتفاقی لە نێوان هەرێم و بەغایە هەبووە 2015 و 2016 بودجەی عێراق لەسەر ئەو اتفاقیە داڕێژراوە و خاڵێکی تایە ئەو اتفاقیە لەسەر بودجە کە هەر ئەگەر لایەک التزام نەکە بەجێبەجێکردنی ئەوانەی لەسەرەتی لاکەی ترش التزام ناکە. دیارە ئابووری سربەخۆ و هەنارەکردنی سربەخۆ و لە دەرەوەی سیستەمی نەوتی عێراق لە دەرەوەی سۆمۆ کێشەی گەورەی بۆ ئێمە لە هەرێمی کوردستان دروست کردووە. سەرۆکی فراکسیۆنی کێتی شاشکرای دەکات سەرباری خوێندنەوە یەکەم بۆ پرۆژە یاسای بودجە نوێنەرانی کورد لە ئێستادا ڕای حکوومەتی هێرێمیان پێ نییە. لە ڕووی ئیدارە و حکوومەتەوە پەیوەندیەکان هێشتا لاوازە و گەورەترین کێشە ڕوبەڕووی ئێمە بێتەوە ئێستا لە کاتی مناقەشەکردنی بودجەی 2017 عێراقا کە مەسەلەی جارێکی تر بودجە و پشکی هەرێمی کوردستان 70% و مەسلەی قوتی خەڵک و مەعاشی خەڵک دێتەوە ئارا جگە لە ئەمە نەفەقاتی سیادی و پارەی دەرمان و خۆراک و هەموو ئەوانەی تر و تەنمیەی ئەقالیم و پترۆ دۆلار و هەموو ئەو کێشانەی تر تا حکوومەتی هەرێمی کوردستان و لێرە ئەڵێم حکوومەت تەحدیدەن ئەمە عیلاقیت بە حیزبەکانەوە نییە بەدەم ئەم بودجەیەوە نەیە وەڵامی ڕاست بە نوێنەرەکانی کورد نەدا لە بەغا ئایا ئەوان ئامادەن جارێکی تر ئەو ڕێککەوتنەی کە ساڵی پار کراوە کە جارێکی تر لە فەقەرەیەکی بوازەنە هاتۆتەوە بۆ پەرلەمان بە هەمان شێوە ئایا ئامادەن پابندی بن یا پابندی نابن ڕێککەوتنی ترەکەن تا ئێمە جواب بۆ نەگرین من پێم وایە کێشەکانمان بەردەوام بێ و ڕەنگە خراپتریش ببێ بۆیە لە ئەم کاتەیە ئێمە و نوێنەران لەسەر مەسلەی بودجە و پەیوەندی بەغاو هەرێم لە مەسلەی پارە و بودجە و شەفافیت هیچ شتێکمان بۆ ناکرێت تا نەزانین حکوومەتی هەرێم وەڵامی چییە و ئیترەوە موازنە لە پەرلەمانەوە دەبێت حکوومەت هەڵوێستی ڕون و ئاشکرای بە هەم نوێنەرانی کورد بڵێ و هەم بە حکوومەتی ناوەندی بڵێت لە بەغدا. وەک شارەزانی بواری کارژێڕی و دارایی ڕای دەگەیەنن لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا حکوومەتی هێرێم پابەندی ڕێکەوتنە نەوتیەکەی نەبووە و ئەوە شوای کردووە کە حکوومەتی ناوەند پشکی لە 117 هەرێم نەنێرێت و ئەگەر ئەم ساڵی هەرێم پابەندی ئەو ڕێکەوتنە نەبێت هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەغدا پشکی هێرێم نانێرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.